لە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەوانیدا گروپەکانی مافەکانی مرۆڤ تشک دەخەنە سەر هەڕەشەکانی سەر ڕۆژنامەوانان. لەو دەمەی ڕۆژنامەوانان بۆ ڕووماڵکردنی تەقینەوەیەک لە کابولی پایتەختی ئەفغانستان ئەوەی لەلایەن هێرشبەرێکی خۆکوژی دەوڵەتی ئیسلامیەوە ئەنجام درا و هێرشبەرە خۆکوژەکە خۆی کردووە میدیاکار خۆی دەتەقێنێتەوە و نۆ ڕۆژنامەوان دەکوژێت. تەقینەوەکە ئەوە بیرهێنەرەوەیەکی تاڵ بوو کە چۆن ڕۆژنامەوانان لە ناوچەکانی شەڕدا ڕووبەڕووی مەترسی دەبنەوە. بەڵام لەم ڕۆدا هەر جەنگ تەنها هەڕەشە نییە بۆ سەر ئازادی ڕۆژنامەوانی. بە جۆرەی ریزبەندی ساڵانەی ئازادی ڕۆژنامەوانی ئەوەی لەلایەن پەیامنێرانی بێسنوورەوە بڵاو کراوەتەوە دژمنکاری دژ بە میدیاکاران لە زیادبووندایە. ئەمەش نەک هەر تەنها لەو شوێنانەی لەژێر حکومڕانی ستەمکاراندان. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ نمونە 45مین شوێنە لەو ریزبەندەدا. ئێمە پەیوەندیەکی گرێدراو بەدی دەکەین لە نێوان توندوتیژی زارەکی لە دژی ڕۆژنامەوانان لەلایەن سەرۆکایەتی و هەروەها توندوتیژی جەستەیی لێرە. بەڵام ئێمە ئەوەشی بەدی دەکەین ئەم کاریگەریە جیهانیەیە کە ئەم ئاماژانە لە دژی ئازادی ڕۆژنامەوانی دەیان بێت. کاربەدەستانی کۆشکی سپیدڵن لە ماوەی چەند دەیەی ڕابردوودا بەڕێوەبەراتی سەرۆک ترامپ بۆ سەردانکردن لە هەمویان ئاسانتر بووە. ساڵی پار ژمارەیەک لە ڕۆژنامەوانان کە ژماری پێوانەییان شکاند بەهۆی کارەکانیانەوە زیندانی کران. بە گوتەی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان وڵاتانی تورکیا و چین و هەروەها میسر خراپترین پێشێلکاران بوون. ئەوروپا بە باشترین هەرێم ریزبەند کراوە بۆ ڕێزگرتنی لە ئازادی ڕۆژنامەوانی. تەنها دوو پەیامنێر لە ساڵی ڕابردوودا بەهۆی کارەکانیانەوە کوژران. بە جۆرەی گروپی پەیامنێرانی بێسنوور لە هیندستان کەسانی بواری میدیای کۆمەڵایەتی ئەوەی گوایە لەلایەن سەرۆکوەزیرانی هیندستانەوە نارێندرا مۆدیەوە بە کرێ گیراون هێرش دەکەنە سەر ئەو ڕۆژنامەوانانی ڕەخنە لە حکومەت دەگرن. لە پاکستانی هاوسەی هیندستانیش مەترسی لە دەستگیرکردنی ڕۆژنامەوانان و چالاگوانان هەیە یان بێ سەر و شوێنکردنیان بە زەبری هێز. ئازادی ڕۆژنامەگەری کۆڵەکەی سەرەکی دیموکراسی و هەروەها کۆڵەکەی سەرەکی کۆمەڵگایەکە کە پێویستی بە گەشەکردنە. بە گوێرەی خانەی ئازادی ڕۆژنامەوانی جیهانی گەیشتۆتە نزمترین ئاستی لە ماوەی 13 ساڵدا. تەنها لە سەدا 13 دانیشتوانی جیهان چێش لە ڕۆژنامەگەریەک دەبینن ئەوەی لە ڕاستیدا ئازادە.